تەماشەوان و گوهدارên بەڕێز ئەف دەمێ هەوا باش سەڵاف الوەبن خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن هاتی نەفدیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامەیە ئب کوردی ئەف جارەژی دێ خزمەتەکە دیتر پێشکەشی هەوەین هێژاکەین سەبارەت پێغەمبەرێ ژینگە دوست پێغەمبەر درودێت خودی لەسەر بن ڕەحمەت بوو بۆ هەمووی جیهانێ و بۆ هەموو مرۆڤاتیە کەواتەت هەمان دەمدا ڕەحمەتیژە بۆ ژینگەهێ و پێکهاتێن ژینگەهێ ئەتڕوژەکە وەکو ئەڤ ڕووداک و پێغەمبەر سەڵاوێت خودی لەسەر بن هاتیەت ژیانێدا و دایک بوویە وەک التیزامەکە ئاینی وەک ئەرکێکی ئاینی و وەک پابند بوون ئەب وێ پەیامەکە پێغەمبەر پێ هاتی سەڵاو لەسەر بن ئەم ژی دەبێتن پێگیریە ئەب ڕێنماین ژینگەهێ بکەین و ژینگە پارێز بین و ژینگە دۆست بین ئەف مژارە دەهێتە گەنگەشەکردن ئەتناوە بەرنامەی بە کوردیدا گەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان زۆر بەخێر و مامۆستا هێژا سەلامەت مامۆستاوەکەمە ئاماژە پێدای ئەم نەهات ڕۆژێکێدا دژین ئەف ڕۆژە کە ڕۆژێکە پیرۆزە مەزنە دەف وەکو بێژنێ مسلمانە بگشتی کە پێغەمبەر سەڵاو سەر بن هاتیەت هەبوونێدا و ئەم زانیژی پێغەمبەر پەیامەکە گشتگیر هەبوویە بۆ هەموو ژیانێ ئێکشوان تشتێن کە گرنگی دایە مژارە ژینگە دۆستیە بوویە ئەرێ مسلمان ئانکو دیفچوێ پێغەمبەری سەڵاو سەر بن چەند ئاستێکی پێتوی دایە ئەت ژینگە دۆستیەدا و ژینگە پارێزیەدا بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر لە ئەم ساڵدا وەکو یەکێتی زانایانیش ئاماژەیان پێکرد لەبەر ڤایرۆسی کۆرۆنا کە پێغەمبەریش ڕەحمەتە وا چاکە خەڵک قەڵەباڵغی نەکا خەڵک کۆبوونەوەی جەماوەری وەکو ساڵی پار نەکات کۆڕ و ئاهەنگی فراوان نەکات چونکە بەڕاستی خۆی لە خۆیدا ئەمە بێتە مای بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا و زیانگەیاندن بە خەڵک جا پێغەمبەر درودی خوای لەسەر کە خوددا فەرمی وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین دەبێ بۆنەکەشی هەر ڕەحمەت بێ لەبەر ئەوە قسەیەکی جوانیان کردووە کە وەکوڵێ داوایان لە خەڵک کردووە کۆبوونەوەی فراوان و ئاهەنگی فراوان و تێکەڵبوون نەکرێ بەڵکو ئیکتیفا بکرێ بە قسەی خێر تەنها وەکوڵێ هەڵواسینی دروشمی جوان و باسکردن لەلایەنە جیاجیەکانی ژیانی پێغەمبەر درودی خوای لەسەر جا ئێمە بەڕاستی بەرنامەکەمان کە بەرنمەیەکی ژینگە ڕۆشنبیریە واچاکە لێرەدا لەو هەموو لایەنە فراوان و زۆرەی پێغەمبەر درودی خوای لەسەر بۆ ئێمە وەکو پێشەنگ بووە باسدا پێغەمبەری ژینگە دۆست بکەین باس دە پێغەمبەرکەین کە لە پاراستنی ژینگەدا چۆن پێشەنگ بووە ئێمە کە چاوی لێ دەکەین ئێمە بە قسەی دەکەین ئێمە بە دوایدا دەچین وەکو چۆن دەڵێ ئاینی وەکو ئەرکێکی ئاینی وەکو عیبادەت بۆمان حساب دەکرێت لە هەمان کاتیشدا کاتێک کە پێچەوانەی ڕێبازەکەی دەبین لە بواری ژینگە پارێزیدا ئێمە گوناهێکی گەورەمان ئەنجام داوە ئەگەر واب یعنی ڕەنگە ویگۆفکێ پرسیارێک سەرێ بینەرێکێدا دروست ببیت بێژیت ئایا پێغەمبەری سەڵاو سەر بن وەکە منهەجێک هەبوویەک و ژینگە دۆست بیتن یان ژیتنێ وەک التیزامەکە ئاینی ئەڤڕ و ئەم کاریم بێژین ژینگە دۆست بوویە بڵێ وەکو باسمان کردیانی کە وشەی ڕەحمەت کە پێغەمبەر درودی خوای لەسەر وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین عالەمین فراوانترە لە تەنها عالەم کەواتە ئەتوانی بڵێ جگە لە مرۆڤەکان ڕوەک و گیانلەبەران و بوونەوەر بەگشتی گیاندار و بێگیان هەمووی لەو ڕەحمەتە بەشی بەرکەوتووە کەواتە لە خودی چۆن دەڵێ پەیامی هەموو پێغەمبەرانیش تەماشا بکەی یەک لە دوای یەک کە هاتوون وەکو دەڵێ ئەو ڕێبازە ژینگە پارێزیان بایەخ پێ داوە بەڵام وەکو تۆ وتت ئایا تا چەند شوێن کەوتوان و دواکەوتوانی پێغەمبەر درودی خوای لەسەر لە گشت بوارەکان بەجیا لا دەجارێ لە بواری ژینگەدا ئایا بە قسەی ڕەنگەداتەوە یان نا بێگومان ئەتوانین بڵێن ئێمە لە کۆمەڵگەی کوردەواری خۆماندا دەتوانین بڵێن خەڵک بە دروشم پێغەمبەری خۆش دەوێت درودی خوای لەسەر دەتوانین بڵێن خەڵک بە قسە بە زمان پێغەمبەری خۆش دەوێت بەڵام ئەتوانین بڵێن لە کردار و کردەوەدا کەم دوای پێغەمبەر دەکەوێ درودی خوای لەسەر ئەوەش بێگومان وەکو دەڵێ من وامزانی ینی ئەمە گرفتێکی ئەم سەردەمە بێ بەڵام بۆم دەرکەوتووە یعنی ئەتوانم تا 100 ساڵیش بڕۆمە دواوە دەقێکم هێنا بۆ بینەرانی بخوێنمەوە 100 ساڵیش بچمە دواوە نزیکەی 100 ساڵ بچمە دواوە هەر لە کۆمەڵگەی کوردەواری ئەم گرفتە هەبووە کە خەڵکی ئێمە بەزار بە زمان پێغەمبەری خۆش دەوێ بەڵام بەکردەوە لەگەڵیدا نییە ئەکرێت بزانین مامۆستا و چ تشتەوە تاکی مسلمان کردی تایبەتی بژنێت تاکی کورد کە دروشم هیچ کێشە نەبن هەموو خوشەویستی خۆ بۆ پێغەمبەری دەربرن بەڵام کردار وەسانا بن تۆ پرسیارەکەت وردە یعنی پرسیارێکە کۆمەڵناسێک ڕەنگە باشتر لە من وەڵامی باتەوە دەروون ناسێکیش باشتر لە من وەڵامی باتەوە بەس ڕەنگە لە ڕوویەکەوە ئەوەندە بڵێم من کە هەندێک کەس پێی وایە تەنها قسەکردن بەس بێ یعنی چۆن دەڵێ
یعنی تۆ بە یەکێک دەڵی خۆشم دەوێ ئەمە قسەی زارە بەڵێ. بەڵام لە کردەوەیە زیانی پێدەگەیەنی یەکسەر ئەو کەسە دەڵێ کاکە ئەوە تۆ قسەی زارە بە زارێکی بە من دڵی خۆشم دەوێ بەڵام تۆ لە کردەوەدا زیانم پێدەگەیەنی کەواتە باسەکە چییە؟ باسەکە بێت لە کردەوەدا زیاتر دەرکەوێت جاسێری ڕۆژنامەی ژیانم کرد ڕۆژنامەی ژیان 93 ساڵ لەمەوبەر وتم 100 ساڵ کەمتر یعنی 93 مەبەستە 93 ساڵ لەمەوبەر لە ڕۆژنامەی ژیان ڕۆژنامەی کوردەواری ڕۆژنامەی کوردی بە ناوی ڕۆژنامەی ژیان لە 8 ئەیلولی 1927 8 ئەیلول 1927 یعنی 93 ساڵ بەری ئێستا ئەو ڕۆژە ڕۆژی پێش یا پاشی مەولود بووە یعنی 11 یا 12 ڕەبیع الئەوەل بووە بزانە ئەو ڕۆژنامەیە لە یادی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر لە 11 و 12 ڕەبیع الئەوەلی ئەو کاتە کە ئەکاتە 8 ئەیلولی 1927 بەری 93 ساڵ کورد چی نووسیوە لەو ڕۆژنامە نووسیوێتی لەم ڕۆژەدا صاحبی دیانەتی ئیسلامیە بە شەریعەتێکی معقول و مناسبی هەموو عەسر و زەمانێک هاتووەتە دنیا ئەمە زمانی ئەو سەردەمەیە با بیکەم بە زمانی ئەم سەردەمە دەڵێ لە ڕۆژێکی وەک ئەم ڕۆژەدا کە 12 ڕەبیع الئەوەلە خاوەنی ئەم دیانەتە بەمانە ئەوەی ئەم دیانەتی بۆ ئێمە هێنا کە پێی دەوترێت دیانەتی ئیسلامی بە شەریعەتێکی هێنا بۆمان شەریعەتێکی معقول لە هەمان کاتیشدا مناسب بوو ئەم شەریعەتە گونجاوە لەگەڵ هەموو عەسر و زەمانێکە باشە دەفەرمێ ئەم شەریعەتە صرفی نەزەر لە تەلاعوبی جوهەلا و متعەسیبین ئەکمەلترینی هەموو شەرائیعی عالەمە سێری ئەم قسەیەش چەند وردەکە چەند ئێستا خەڵک بەدەستیەوە دەناڵێنێ دەڵێ ئەم شەریعەتەی ئەم محەممەدە درودی خوای لەسەر کە بۆی هێناوین ئەم شەریعەتە ئەکمەلترینی تەواوترینی تەواوکارترینی هەموو ئەم شەرائیعەیە کە لە عالەمە هەیە بەس بەمەرجی چی بە صرفی نەزەر لە تەلاعوبی جوهەلا و متعەسیبین ئەڵێ بەڵام ئەم شەریعەتە دوو سنف دەستیان تێوەرداوە ناشرینیان کردووە تۆ ئەو دوو سنفە سەرفی نەزەری لێ بکە و چاو لەوانە بپۆشە وازدەوە بێنە ئەوانە بخەلاوە ئەو کاتە بۆ دەرەکەوێ ئەم شەریعەتە ئەکمەلترینی هەموو شەرائیعی عالەمە بەڵام دەڵێ تەلاعوبی جوهەلا و متعەسیبین یعنی شەریعەت بەچی ناشرین بووە بە تەلاعوبی بەدەستکاریکردنی سنفێکە پێی دەوترێت جوهەلا ئەگەر وان هەردوو کوشن نافێری دەهاتی پتر شروع بکەیت متعەسب و جهل مەبەست بێ چییە کەواتە نەزان بە کوردی پەتی بڵێن ئەوە یعنی نەفام و لە هەمان کاتیشدا دەمارگیر تندڕە باشە کەواتە یعنی ئەو کاتە لە 8 ئەیلولی 1927 لە ڕۆژنامەی ژیاندا دەڵێ ئەم شەریعەتە شەریعەتێکی جوانە بەڵام بەمەرجێ بە سەرفی نەزەر لە تەلاعوبی جوهەلا و متعەسیبین نەفام ئەو کەسانەیە کە بە نەزانی دەست بۆ شەریعەتەکە بە بە نەزانی دەستی لێدا بە نەزانی ئەیگۆڕە لێ تێناگات لە ئەنجامە کە لێ تێناگا بە تێگەشتنی خۆی ئەو تێگەشتنش تێگەشتێکی هەڵەیە دینێکی ناشرینمان پێ نیشانەدا سنفێکی تر کە دین دەگۆڕێت چیە متعەسیبینە تونڕەوەکان ئەوکو ئەوانەیە کە ئێستا خەڵک سەربڕن و بە ناوی دینەوە ئەو دینیان ناشرین کردووە بەڵێ مامۆستاکەر vêrem تەماشەکێ بکەینە بوو نمونە سنفێ دوێ ئەوەی کە بژنێت دەمارگیر دەمان بژنێت دەمارگیر بەڵێ دەماتوت بێژەویت و کەسێکی دەمارگیری آخر دەبێشتە هەر کریارەکە ئەس بکەم یعنی پابەندە ئەب تکستەکە ئاینی یا صریح آخر ئەو لەو حاڵەتە دەمارگیری و جاهیلیش بوو هەردووکی کردەوە بۆ چونکە نەیزانی ئەو تێکستەش ئەو پێغەمبەرە کە ڕەحمەتی عالەمە بە عالەم بە ڕەحمەت هاتووە ئەوش ئەو تێکستانە ئەو هێناوێتی بۆ ئەو هاتووە ئەو دەزانێت لە کوێی دابنێ کەواتە جارێکی تر بۆ دەرکەوت دەڵێن جاهیل دەبێت بە دەمارگیریش ئەوێتەوە بە جاهیل لەبەرچی لەبەر ئەوەی کە نازانێت تێکستەکان لە چۆ دابنێ وەکو تۆ گوتت ئێمە وتمان چەند جار وا دەڵێن ئەرێ ئەو تێکستەی لە قورئان و فەرموودە هەیە مەگەر هەموو زانایانی جیهانی ئیسلامی بە کوردیشەوە نەیبینیوە بۆچی هەمومان تونڕەو نەبووین بۆچی هەمومان جاهیل نەبووین ئەوە مەسئلەکەیە کەواتە لێرەوە دەڵێن ئەوە مرۆڤی خراپە دەقەکان تێک دەدا کەواتە لە 8 ئەیلولی 1927 نووسەر دەڵێ ئەم شەریعەتە ینی صرفی نەزەر لە تەلاعوبی جوهەلا و متعەسیبین یعنی ئەو دەگەروان لا بدەین هیچ کێشەمان نامێنێ ئەکمەلترینی شەرائیعی عالەم وەکو دەڵێ دەقەکە بە بێلایەنی بێنی دەقەکان وەکو خۆی بێنی ئێمە تەماشایکەین جوهەلا و متعەسیبینی لێ دوورخەیتەوە دینێکی جوان ئەف ئەخفتنە پێشی 93 ساڵە گوتیە بەری 93 ساڵ بەریم 93 ساڵە ئەگەر vێگافکی ئەم بەحەس بکەین کە وەکو بژنێ ئەمێ بەرەف 2021 بەچین ئەرێ هەمان دیاردەمە هەیە بەڵێ یعنی هیچ هەناوەتی چارەسەرکردن یعنی دێتە چارەسەرکردن بەڵام هەر دەبینین و هەرماوە هەر دەبینین و هەرماوە جا دەڵێ تەکمیلەی نووسینەکەیدا دەڵێ ئەڵێ ئەم شەریعەتی محەممەد درودی خوای لەسەر کافەی
احتیاجاتی اجتماعی احتیوا دەکاتو یعنی بە کوردی ئەم سەردەما یعنی هەموو پێداویستیەکانی کۆمەڵایەتی ئەم سەردەمەی تێدا دۆزیتەوە پێداویستی کۆمەڵایەتەکانی خۆمانی تیا دۆزینەوە شریعەتێکی دینی و دنیاویە لە لای دینەوە قسەمان بۆ دەکا و بۆ دنیاش قسەمان بۆ دەکا کافیلی زامنی یعنی کافیلی سەعادەتی دنیا و دینە کافیلی زەمانەتی خۆشەویستی و ئافەن خۆشی و کامەرانی دنیا و دینە فقط درێغ یعنی بەڵام بەداخەوە فقط درێغ بە زاراوی ئەم سەردەما کوردی ئەو کوردی 93 ساڵ لەمەوە پێشە کوردی ئێستا یعنی چی یعنی بەڵام بەداخەوە ئەوە ئێستا بەداخەوە چی بەڵام بەداخەوە ئێمە کە ئومەتی محەممەدین درودی خوای لەسەر ئێمە خۆمان بخۆمان دەڵێن ئومەتی محەممەد خۆمان بە ئەتباعی ئەو ئەزانین خۆمان بە شوێن کەوتووی ئەو ئەزانین لە دەمێکەوە زەمانێکە یعنی ئەمیش دەڵێ پێش ئێمە ئەمیش بەری 93 ساڵەکەوا دەڵێ یعنی لە دەمێکەوە لە زەمانێکەوە ئەم شریعەتە غەڕایەمان خستووەتە زاویەی نسیان و شریعەتی غەڕا بە معنای شریعەتێکی محتەرەم معتەبەر جێی نەزەر بایەخ پێدرا و پێشەنگ دەڵێ لە دەمێکەوە زەمانێکە ئێمە ئەم شریعەتە جوانەمان خستووەتە زاویەی نسیان گۆشەی لە بیرچوون لە بیرمان کردووە لە جیاتی معقولاتی لە جیاتی ئەوەی بە دوای معقولاتی دینا بگەڕین و ئەوەی کە عقلمان تەئیدی دەکا کە ئەم شتە باشە تەمەسوکمان بە حرفیاتی کرد هاتوین تەمەسوکی ئێمە خۆمان پابند و پێگیر کردو بەچی بە حرفیاتی یعنی بە شتە لاوەچیەکانی بە معنایەکی تر دەڵێ لە جیاتی ئەسڵ دەستمان برد بۆ فەرع لە جیاتی دەستبەرین بۆ ئەسڵەکان بۆ شتە ئەساسیەکانی دین هەر بە دوای فەرعیاتە بچووکەکانەوەین و لەوێ قساکەین تا چی ڕوویدا ئەڵێ تا گەیشتینە زەمانێک 93 ساڵ لەمە و پێش ئەو زەمانێ نووسەر دەڵێ تا گەیشتینە زەمانێک کە عالەمی ئیسلام بۆتە نمونەی جەهالەت تا گەیشتینە زەمانێک کە عالەمی ئیسلام یعنی مەبەستی عالەمی موسڵمان بۆتە نمونەی جەهالەت ئەوە بەری 93 ساڵ ڕۆژنامەی ژیان لە 8 ئەیلول 1927 بەری 93 ساڵ دەڵێ ئێمە بووینە نمونەی جەهالەت لە ناو عالەمە مەگەر ئێستش ئێستا بەداخەوە لە دەستی جوهەلا و لە دەستی متعەسبین مامۆستا پرسیارێکە زۆر گرنگ تێدا هەبوونێدا یان کە پێشی 93 ساڵە ئەف ئاخفتنە هات بیتەکردن و دەما جەنابێت ئەف ئاخفتنە خاندی ڕێک تعبیرش وی سەردەمەی ژیت کەتن ئەرێ پرسیار لێرە ئەوە ئەف 93 ساڵێت بوری کە بژنە شێوازێکی گەلک زۆر خزمەتە دینی هاتیەکردن بۆ نمونە لەوێگەوەل کوردستانی 6000 مزگەفت هەنە و 3000 گوتار بێش هەنە ئەرێ خزمەتەوانە کیڤە چوو مانای وایە بە شتێکی پێڵێن ڕێژەیی یانە لە نسبە و تەناسوب یعنی ئەگە جاران ژمارەی دانیشتوان کەم بوو بێ پێشی 93 ساڵ بێگومان ژمارەی دانیشتوان کەم بوو بێ لەو کەمە ئەگەر ئەوەی بەم شێوازە بوو بێ 150 بوو بێ بۆ نمونە ئێستا شەگە ژماری دانیشتوان یعنی وەکۆڵێ چەند میلیۆنیش بێ هەر 150 کە دێ مانای وای زۆر نەگۆڕاوە ئەمە چی پێ دەڵێن هەندێک کۆمەڵگەمان هەیە بەرەو پێش دەچێ بە حرەکەتی کۆمەڵگا چۆن دەڵێ بزاوت و جوڵەی کۆمەڵگا بەرەو پێشە هەندێک کۆمەڵگەمان هەیە بەرەو دوا دەچێت هەندێک کۆمەڵگەمان هەیە بە شێوازێکی بازنەیی دەخولێتەوە خولانەوە لە بازنەدا یعنی چی یعنی بەردەوام خۆی تکرار دەکاتەوە خۆی چەند بارە دەکاتەوە جا ئەوەی کە من خوێندومەتەوە لە بواری کۆمەڵناسی دەڵێن کۆمەڵگەی کوردی لەو کۆمەڵگانەیە کە خۆی دووبارە دەکاتەوە بە بەڵگەی چی بە بەڵگە ئەوەی دەڵێن لە بۆنەی خۆش و ناخۆشدا وەکو ئێستا ئێمە ژوا دەکەین لە بۆنەی خۆش و ناخۆشدا دێن لەو بۆنەدا باسێک دەکەینەوە کە ساڵی پاریش کردومانە کە پێراریش کردومانە کە پێشتریش کردومانە بەڵام بە هەمان گرفتەکانی پێشوو دەست دەناڵێنین بەدەست هەمان گرفتەکانی پێشوو کەواتە ئەمەیە کە دەڵێم ئەم باسی ئاینە بە تەنها ناچێتە پێش دەروون ناسانی کوردستان و کۆمەڵناسانی کوردستان زۆر گرنگە ئەم کۆمەڵگەیەمان بۆ بخوێننەوە ئەم کۆمەڵگەیەمان بۆ شی بکەنەوە تا تێمان گەێنن ئەو کات ئێمە دەتوانین لە ڕووی سیاسی بەرەو پێشی بەرین لە ڕووی ئاینی بەرەو پێشی بەرین لە ڕووی سیاسی بەرەو پێشی بەرین لە ڕووی ببوورە ئابووری بەرەو پێش کەواتە مامۆستا ئەم وەکو بژنی بزەڕێن سەرژینگە دووستیا پێغەمبەری سەڵاو سەر بن ئەگەر ئەم تەماشای پەرتووکن فەرمودان بکەین ئێکێشوان فەرمودن کە گەلک جوانت ناودەهاتیە بلێ لێرە جێداخێکی تێدا کە ئەف فەرمودە ئەپ لاواز قەلەمدا کە چی تشتە گەلک جوان و ڕێکوپێکە کە بێژیت النظافة من الإيمان ئەگەر نظافة من الإيمان بیتن ئەرێ بوچی سەرچ بنەما یعنی ئەوە وەکو تشتێکی ضعیف هاتیە قەلەمدا ئەوە مەسەلەیەکی گرنگە کەواتە یعنی ئەگەر تەماشاکەی لە ڕووی ئاینی زۆر جارەڵێن دین بریتە لە عیبادات و معاملات بە کوردی ینی بریتە لە پەرستشەکان و
لامان کاتیشدا لە هەڵسوکەوت و ڕەفتارەکان یعنی خۆی گرفتێکمان هەیە ئێمە یعنی ئەگە بڵێ ئەوروپا پێشکەوتنەکەی لە چۆ دەستی پێکرد لەوە دەستی پێکرد لە کاسۆلیکەوە چون بۆ پرۆتستان بەشی زۆریان کە چون بۆ پرۆتستان باسەکە لە چی بوو لە پرۆتستێوکردنی وەکو ئەڵێ ئەوەی پێشوو یعنی ئاین تەنها لە نێو کڵێسادا قەتیس کرابوو ئەوان هاتن پرۆتستانتەکان ئاینیان لە کڵێسا دەرکرد بۆ ناو ژیان گوتیان کارکردن عیبادەتە ئیشکردن عیبادەتە مەگەر ئێمە پێغەمبەر درودی خوای لەسەر بەری 1400 ساڵ وای نەوتوە گەنجێک هاتۆتە لای داوای چۆن دەڵێ یارمەتی کردووە هاتووە حەبلێکی داوەتی و تەورێکی داوەتی و داری وشک ببڕەوە بۆ خۆت داری وشک ببڕەوە بۆ خۆت کارێک بکە کارێک ئەنجام دەمە بەستم ئەوە بوو ئەو ئینسانە کە کار دەکات چۆن دەڵێ ڕۆزی بۆ ماڵ و مناڵی خۆی پەیدا دەکە بەمە گوتراوە عیبادەت مەبەستم ئەوە بڵێم لە هێشتا لە وڵاتی ئێمە ینی زیکردکردن بە سوبحان الله تەناتیەگا نازانێ ئەمە چۆن بەرێ بۆ بواری ژیان الحەمدولیلا چۆن لە بواری ژیانە سوودی لێوەربگرێ چۆن مەسەلەن بتوانێت زیکرەکانی بەرێتە بوارەکانی ژیان چۆن بتوانێت پێغەمبەر بەرێتە بواری ژیان تەنها پێغەمبەر دوودی خوای لەسەر ئەگەر وەکو شەخص تەماشاکەی وەفاتی کردووە ئینەکە مەیتون وئینەهم مەیتون پێغەمبەر خوا پێی دەفەرمێت تۆش دەمری و ئەوانیش دەمرن بەڵام باسەکە لەوێت تۆ چۆن پێغەمبەر لە نێودا زیندوو دەبێ بە ئەخلاق و بەڕەوش کەواتە ئەم پرسیارە لێرە گرنگە لە وڵاتی ئێمەدا لە نێو کوردەواری ئێمەدا یعنی دینداری بە قسەیە یعنی بە زیکردکردنە بە تەسبیحاتە بە ناوهێنانی خوددایە بەڵام لە گفتارەوە کەم چۆتە ڕەفتار لە کاتێکدا ئەبێ ئاین بەرینە ڕەفتار ئەو کات ئەوروپا بەچی پێشکەوت ئاینەن لە نێو کڵێساوە بردە نێو ژیان دەبێ ئاین لە نێو مزگەوتەوە بەریتە نێو مزگەوتە گەورەکە کە بریتە لە هەموو ژیان تبینی ئێرادە کە بیتن پژوێ چەندێک و منهەجێک داڕێژ بیتن وەل مسلمانی کردبیت تنێ وەکو بژنێ گرنگی بدەتە شیعارات و دروشمە نەکردار ڕەنگە ئەو سەردەمانی کە پێی دەوترێ سەردەمە تاریکەکان ئەو سەردەمانی لە دوای هاتنی مەغۆلەکان و ئیدی 100 ساڵ وا دەڕوا و سەردەمی مەمالیکەکان و سەردەمی بەشێک لە عوسمانیەکانیش و ئەمانە هەندێک سەردەمی تاریک هاتووە کە ئینسان جیهان دەگوازێتەوە ناو خۆی جیهان دەگوازێتەوە ناو خۆی قسەیەکی وا هەبوو لە ئەدەبی عەرەبی لە پۆلی 12 ئامادەیی ئێمە لە ساڵەکانی هەشتا ئەو کات ئەمان خوێن دەیگوت لە کاتێکدا ینی بەغدا دواکەوت لە دوای هاتنی مەغۆلەکان و ئەوان و بەغدا دەیانگوت عەسری عەباسی یەکەم سەردەمی عەباسی یەکەم سەردەمی عەباسی دووەم دەیانگوت سەردەمی عەباسی دووەم دواکەوتوو بوو لە ڕووی پێشکەوتنەوە ئەی بۆچی لە ڕووی ئەدەبەوە پێشکەوت دەیانگوت چونکە دەرەوە ڕووخا خەڵک جیهانی دەرەوەی بردە ناو خۆی تێکستی ئەدەبی جوانی دەگوت کەواتە مسلمان لە ناخی خۆیدا دینداری دەکا ناتوانێت دینداریەکە بێنێتە دەرێ لە ژیاندا لە ڕەفتار ئەوە گرنگە زۆر باشە مامۆستای بەڕێز ئەگەر ئەم تەماشای پێکهاتن ژینگەن سەرەکی بکەین ئاخ هەوا ئەرێ پێغەمبەر سەڵاوەت خودی لەسەر بن چ گوتیە چ ڕێنمایی هەبووە سەبارەت وان تشتانە دەتۆ بڕوانە ئێستاکە یعنی خەڵکی ئێمە چۆن دەڵێت چەند ئیسراف دەکات چەند زیادە ڕۆیی دەکات لەو سێ پێکەنەرەی کە تۆ باست کرد یعنی ئەگەر هیچ دەستەی ژینگەشت نەبێ وەزارەتی ژینگەشت نەبێ بەس پێغەمبەرت هەبوایە درودی خوای لەسەر مسلمان جوی لەم قسەیە بە ئیترە بێ بەسی وایە یعنی پێغەمبەر هاوڵێکی خۆی هەواڵێکی سەحابەیەکی خۆی دەبینێ کە ینی ئەو زۆر سەرف دەکە دەفەرمێ ما هذا السرف يا سعد ئەی سعد ناوی سعد ئەمە بوو ئیسرافە چێ دەیکەی ئەوشەڵێ ئەفی الماء سرف يا رسول الله بۆچی لە ئاویش ئیسراف هەیە ئەی پێغەمبەری خوددا دەفەرمێ نەعەم بەڵێ وئین كنت على نهر جاري با لەسەر ڕووبارێکی ڕۆیشتوش بی تەسەوڕکە ئاخر ئەمە بنابێ بە ئاوی زەر بنووسرێتەوە یعنی مسلمان لە دوای ئەو قسەیە پێویستی بەچی هەیە پێویستینە بە بەرنامە هەیە پێویستی بە هیچ نییە دەبڕوا بکە لەبەر ئەوەشە هەر لەبەر ئەوەشە کاتی ئەمە پیادە ناکەین ئەمە گوناهەکەمان خۆ گوناه هەر ئەوە نیە تۆ قسەی خراپ بکەی گوناه ئەوەیە کە بزانی پێغەمبەر درودی خوای لەسەر فەرموویەتی لەسەر ڕووبارێکی ڕۆیشتوش بی تۆ نابێ ئیسراف بکەی ئەفاختنەوە پێغەمبەری سەڵاو سەر بن ڕاستی یعنی جێ ئەوەکە سەرنجەکە زۆرە ئەریما مستا پێغەمبەر سەڵاو سەر بن ئەفاختنە گوتیە وەکو پەیامبەر یانجی وەکو مرۆڤێکی واعی ئەفاختنە وەکو پەیامبەر لەبەرچی لەبەرەوەی کە هەرچی ئەم فەرمودانە تەماشاکەی ئەچیتەوە بۆ وجعلنا بۆ قورئان وجعلنا من الماء كل شيء حي کەواتە ئاو نەبێ زیندوو هیچ شتێ زیندوو نابێ کورد پەندی هەیە دەڵێ ئاودانی واتە ئاو نەبێ ئاودانی نابێ بۆیە زۆربەی ناوی گوندەکانی کوردستان کانی ئەوە بۆچی لەبەر کانی عەرەبەکانیش هەموو تەحویلیشیان کردو تعریبیان کردو ئەڵێن عین ئەو عینانە هەمووی کانیەکانە کەواتە لێرە بۆ دەرەکەوێ کە پەیامەکەی پێغەمبەر فەرمودەکانیشی هەر لە قورئانەوە هێناوە لەبەرەوە فەرمووی لەسەر ڕووبارێکی ڕۆیشتوش بی هەر ئەوەیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی یعنی ئینسان کە دەمرێ
وانە خەڵکی ئێمە بەس بیر لەوە دەکاتەوە مەسەلەن هەندێک شت بەجێ بێڵە لە دوای خۆی زۆرجە حەزەکان نووسراوێک کتێبێک بەس خۆ هەموو کەس ئەو توانایی نییە یەکێ لەو شتانە پێغەمبەر دەفەرمێ درودی خوای لەسەر ئەو نەهرین ئەجڕاه چ ڕووبارێکت لێدا بێ لقێکت لە ڕووبارێکەوە بۆ گوندێک هێنابێ یاخود کانیەکت بژاند بێتەوە ئەمە یەکێکە لەو شتانەی کە تا خۆشت وەفات دەکەی لە دوای خۆت هەر دەمێنێ و خەڵک سوودی لێوەردەگرێ جا لەبەرەوە بزانە پێغەمبەر فەرمووی لا يبولن أحدكم في الماء يعني پێغەمبەر فەرموویەتی لا يعني نهي ئیتر بێنێکی هەر کەس کردی پێچەوانی پێغەمبەری کردووە با ڕۆژی 100 سەڵاواتیش لێ بدە تۆ پێغەمبەر فەرمووی میز مەکەنە نێو اینجا ئاوی ڕۆشتوو بێ ئاوی وەستاو بێ ئەگەر دایبی مناڵی تێفرێدن ئەگەر پیسایی مناڵی تێفرێدن ئەوە مانای چیە ئەوە مانای وایە هەر بەڕاستی پێچەوانی پێغەمبەرەکەی خۆی وەستاوەتەوە میز وێگۆف کە مام سەف ئاختنە جەنابێتن و کە ئاماژە پێدایەوە کە فەرموودا پێغەمبەری کە بژیتن ئاوێکێدا میز نەهێتەکردن کە یا ڕاوستیای بیتن ئەگەر وردی تەماشەوێ مژاری بکەی ئەوە مژارەکە زانستی ژیە ئەرێ پێغەمبەر سەڵاو سەر بن یعنی کەسێکی زانست خوازجی بووە یان ژیتن ئەوە پەیامێکە ئاسمانی بووە بۆ هاتیە پەیامی ئاسمانیە چونکە دەزانی هەندێک شتێ مەسەلەن تۆ بڕوانە ئێمە تا سەرەکەوین بۆ بڵندایی یعنی ئۆکسجین باسی سێپێکەی نەرەکەت کرد یعنی پێغەمبەر درودی خوای لەسەر زۆر جەختی کردوتەوە لەسەر پاراستنی هەوا بۆ نمونە ئەم پاراستنی هەوایە لە هەوای هەناسە و دەستی پێ کردووە فەرموویەتی کە مزگەوت چەند پیرۆزە وانە من ئەکل ثوما ئەو بەسەڵن فلا يقربن مسجدنا هذا هەر کەس سیری خوارد هەر کەس پیازی خوارد نەیە بۆ نوێژ ئەو ڕۆژە یعنی چی چونکە هەوا پیس دەکا یعنی هەناسەکەی ئەو نەختە هەناسەیە کە کەمیشە کاریگەریکی خراپی هەیە جا بڕوانەگەیەکی دووکەڵ بکاتەوە ئاگر بکاتەوە درەختێکش بسووتێنێ تایە بسووتێنێ یعنی ئەمانە هەمووی بەڕاستی گرفتی زۆر گەورن جا لە ڕووی زانستی بۆ دەرەکەوێت پێغەمبەر یعنی چۆن دەڵێ کە خوددا قورئانی بۆ دەنێرێت لەوە سوود دەبینێ جا پێغەمبەر درودی خوای لەسەر تەماشایەم ئاەتەکە يجعل صدره ضيقا حرجا يعني الله هەندێک کەس کە کاری خراپ ئەنجامەدا چی لێدێ يجعل صدره ضيقا سنگی تەنگ دەبێ حرجا كأنما يصعد في السماء يعني كأنه بڵند دەبێ لە ئاسمان ئەمە خۆشتێکی زانستی ئەمڕۆ بڵندبوون لە ئاسمان و کەمبوونەوەی ئۆکسجین و لە ئینسان دەکا ئیدی هەناسەی تەنگە بێتەوە دێتەوە ئەرز خۆ ئەمە ئۆکسجینە لێرە هەیە ئاخفتنەکەی مامۆستا بێژن کەساتیە پێغەمبەری سەڵاو سەر بن يعني وي مطلع بول سر مسائل زانستی بونو من السردم فراعينا كبرتوك خاندينا يان تشت جهل بويا بلي وك پیامبر گوت يداكو ناف مشكي خلقي دا بچسبينيتن اريوي چ بو هيا نا چونك پیغمبر درودي خوای لسر زور شتي ديكي گوتو لن لسردمي فرعون كان هبو لن لسردمي وكوالي خوشي شيدا نبو كامرو ام باسي لكن جال باسك دور نكوم يعني پیامي پیغمبر كافرمي خدا دا فرمي يوم تاتي السماء فارتقب يوم تأتي السماء بدخان مبين بله يغشى الناس هذا عذاب أليم كواتا خدا دوكالي بچينا وبربع عذاب أليم بعذاب أليم يعني سزايكي آزار بخش دجوار كدوكال باشا مسلمان كخداي أو دوكال بآزاري شون دالي بس ازاي آزار بخش ناودبه شون روي دي مسلمان دارو درخت بسوتيني چۆن ڕووی دێ مەسەلەن ئەگزۆزی ئۆتۆمبیلەکەی عیلاج نەکا دووکەڵ بخاتە هەناسەی خەڵکەوە خەڵک بکوژێت کەڤێگافکە بیە دیارتێک مامۆستا ناوە هەمی شاراندا دەبینی مەسەلەن کەسێکەیە کەمتر خەمیت کەتن سیاراوی دووکەڵێت کەتن یان بوونێک لێتێتن بەلە هیچ چارەسەر ژیناگە تەمان دەمدا خوب دانیت ئەتباعی محەممەدیش ئەمە گرفتەکەی کەواتە لێرەوە بۆی باسی یاسا و حکوومەت هاتوشۆ قسەی لەگەڵا بکە بەڵام لەلایەکی تریشەوە لە جاتی ئەوەی بە گولەیەک یەکێ بکوژی کە ئەبی بە قاتیل ورد هەموو ڕۆژێک هەندێک لەو دووکەڵە دەکەیتە هەناسەی خەڵکەوە کە کۆ دەبێتەوە لە کەسێکدا ئیدی دەیکوژێ بۆیە خەڵک ئەگای لە خۆی نییە بە هەڵسو و کەوتەکانی چۆن دەبێتە مای کوشتنی خەڵک چونکە بەڕاستی خدا ئاوا ناوی برد زانە خدا فەرمی وجوه يومئذ عليها غبرة ترهقها قترة يعني غبرة و قترة غبار و دووکەڵ جارێکی تر يعني ئەو خەڵکە ڕۆژی جومعان دەچێت بۆ سەفرە واناچی بۆ سەفرە لاداتە سەر خۆڵەکە لەسەر خۆڵەکە کە دەڕات چیەکە غوبارەکە بە ئاسمانە ئەگزۆزی ئۆتۆمبیلەکانیش دووکەڵی ئەگزۆزی ئۆتۆمبیلەکان لەگەڵ غوباری کەناری ڕێگەکان تێکەڵ بە یەک دەبێ خداوا دەفەرمێ خدا دەفەرمێ من سزای بێ باوەڕ بدەم لە ڕۆژی قیامەت خدا دەفەرمێ سزاکەی بریتیە لە کەشوهەوایەک ئەم بێ باوەڕی تێدا سزا دەدەم کەشوهەواکەی بریتیە لە تێکەڵەیەک لە دووکەڵ و غوبار ئێمە مەگەر خۆمان ئەمەی کە خدا بە سزای داناوە بۆ ڕۆژی دوایی لە قورئاندا خەڵکی ئێمە هەم ڕۆژی هەینێک دەیکا بە سزا بۆ یەکتر بۆ ئینسان بۆ مسلمان کەواتە لێرەمە چەند دواکەوتوین چەند دواکەوتوین لە عیلم نا چەند دواکەوتوین لە پێغەمبەرەکەی خۆمان چەند دواکەوتوین لە پەیامی پێغەمبەرەکەی خۆمان بڕوانە پێغەمبەر فەرمووی من جیاوازیم
پێنج شتە لەگەڵ پێغەمبەرانی دیکەدا یەکێکیان وەجوعیلت لیە الأرض مەسجدا وتەهورا ئەم زەویە ئەم خاکە بۆ من مزگەوتیشە و تەهوریشە دەستنوێژیشە کە ئاو نەبوو بەو گڵە بەو خۆڵە تەیەموم دەکەی ئەوە تەهورەکەیە مەسجیدیشە لەسەری نوێژ دەکەی لە هەر شوێنێکیدا کەواتە ئەم ئەرزە مزگەوتە گەورەکەی خەڵک لێی تێکچووە کە تەنها لە مزگەوتە ڕەنگە کارێکی باش بکە هەندێک شت کەوتبێت لە مزگەوت هەڵیگرێتەوە ئەوەش نا ئێمە هەمانە فلتەری جگەرەکەی کە جگەرە کێشان خۆی هەوای پیس کرد جگەرە کێشان خۆی هەوای پیس کرد زیانی بە دەوروبەری گەیان لا ضرر ولا ضرار پێغەمبەر فەرمووی زیان بە خۆت مەگەێنەوە بە خەڵکیشی مەگەێنە بە خۆشی گەیان بە خەڵکیشی گەیان فلتەرەکەشی لەناو مزگەوتەکە فرەدەدا ئەمە چ دەڵێ ئەو کاتە یعنی بەڕاستی مسلمانی ئەم سەردەما بە قسەی پێغەمبەر ناکات درودی خوای لەسەر بۆیە پێغەمبەر کە فەرمووی وەجوعیلت لیە الأرض ئەم زەمینە مزگەوتی منە نەک هەر تەنها 6,000 مزگەوتە بچووکەکانی سەرڕووی ئەم کوردستانە ئەو جا فەرمووی البصاق في المسجد خطيئة چی گوناهە خەتیئەیە خەتە نا هەڵە نییە لە خاڵ یعنی بریتە لە تفڕۆکردن تفکردن لە ناو مزگەوت لە پێشیشەوە فەرمودەی تر فەرمووی ئەم ئەرزە هەر هەمووی مزگەوتە بۆ من کەواتە ئەمە پێمان دەڵێ ئێمە نابێت تفڕۆ بکەینە سەر زەوی دەبێت دەسڕێکمان پێ دەبێت کلینسێکمان پێ بێخینە شوێنی تایبەت بەخۆیەوە ئەم خەڵکە لەم شەقامانە چۆن ئەڕوا و تفڕۆکە لەسەر ئەم شەقامانە ئەم شەقامانە ئەم ئەرزە ئەم خاکە پێغەمبەر فەرمی مزگەوتە گەورەکەی فەرمووی گوناهتان دەگا ئەگەر تفڕۆکەنە سەر زەوی بۆیە بینی وڵاتانی پێشکەوتوو نازانم گویان لەمە بۆیان ناتوانم وا بڵێم بەڵام دەزانم وڵاتانی پێشکەوتوو تفڕۆکردن لەسەر زەوی غەرامەی لەسەر زەوی چووکە زەویەکی پاک منجی دوێ ئاختنە بێژە مامۆستا ئەوان هەمی دروشمێن پڕ جوان کە ڕێنمایان گەلک جوانن بوو ژینگە دۆستیە ژیاکە vێگافکێ بەحەز بکەین ئەرێ ئەف چەند پێویستی پێ چەندەیە و بێنە پراکتیزەکردن ناوا یاساندا کە سزایەکە دنیاویژی هەبی ڕاستە ئەچی تۆڵی وتمانکاتی خۆی لە کۆتایی شەستەکانە مالیزیا بە سنگافورەی دەگوت تۆ گەلێکی پیس و پۆخڵ و گەلێکی پاک نین بەێ دەرتانەکەم یعنی خەڵک داوای مافی چارەی خۆنووسی نەکان نایدەنێ بێ بە دەوڵەت مالیزیا سنگافورەی لە کۆڵ کردەوەتی ئێوەم ناوێت ئەو کات سەرۆک وەزیران نەبوو هێشتا کەسی یان بڵێ بەرپرسی ئەوان دەگریا دەیگوت ئێمە چۆن حکمی خۆمان بکەین دوای سنگافوریان بردە ئاستێک ئێستاکە بنێشت خواردن بنێشت لە سنگافورە مەمنوعە وەکو مخدرات حسابی وەکرێت چونکە فڕێ درێتە ئەرزەکە بە ئەرزەوە دەنووسێ باڵندەکان دەیخۆن دەخنچێن دەمرن سنگافوریەکان دەڵێن ئێمە کاتی خۆی لەسەر پیسی ئێمەی دەرکرد مالیزیا ئێستا ئێمە ئەوەندە خاوێنین ئەگە بمانەوە بنێشت بخۆین ئەچینە مالیزیا لەوێ مەسموحە لەوێ ڕێپێدراوە ئێمە بنێشت بخۆین مەبەستم چی بوو یاسا قسەکەت ڕاستە بۆی هەمیشە من چیم گوتووە ئەڵێم ڕۆشنبیری هۆشیاری و یاسا هۆشیاری یاسا ئەم قسانەی پێغەمبەر بۆ کەسی عاقڵە بەڵام چۆن بتوانین کەسی نائاقڵیش دوور لە ڕووی بینەران ئەمە بکە دەبێت ئەمە بگۆڕدرێ بۆ یاسا و بۆ سزا جابەرۆ پێغەمبەر کەس هەبووە تەنها کارێکی لە نێو مزگەوتی پێغەمبەرە هیچ نەبوو بێ هاتوو بۆ مزگەوت بینیویانەکە پوشێک شتێکی بچووک لە ئەرزی مزگەوتا کەوتبێ هەڵی گرتۆ کە ئەم پیاوە وەفاتی کردو پێغەمبەر بەدوای گەڕەوە پێغەمبەر توتی فڵانە کەس بۆ دیار نییە توی کامەوتی ئەوەی کە بەردەوام شتی وردەی لە ناو مزگەوت هەڵەگرت وڵا وەفاتی کرد ئێوتی بۆ پێتان نەوتم چوو لەسەر قەبرەکەی دوعای بۆی کرد ئەمە چمان پێ دەڵێ ئەمە پێمان دەڵێ ئێمە کە شت هەڵدەگرینەوە لەسەر زەوی بەر دوعای پێغەمبەر دەکەوین ئەی ئەگەر شت فڕێدێنە سەر زەوی پێچەوانەکەیەتی لەبەرەوە ئەمە مەسئلەیەکی زۆر گرنگە کە ئەمڕۆ ئێمە دەناڵێن بەدەست هەموو ئەم گرفتانەوە ئەوەیە کە ینی موسڵمان بەدەم دەڵێ محەممەد و ڕەسوول الله بەڵام بە ڕەفتار چاو لە پێغەمبەر ناکە ئەگەر vêgavkê مامۆستا van çend rojên borî da kel Fransa bêrêzî hatiye kirin hem ber pêxemberî silav ser bin temaşayê hemû profîlên takê musilmanê Kurd bikey nerazîbûna xwe derbêre zûrbey here zûrî belê tu nabînî yanî wekû bêjinê kemûkurtî û eyba here mezin tu wêrê da dema ez vî duruşmeyê berist kem belê ez ev ro bû babetekî vî rengey ez î amade nebim jînge dost bim زۆر گرنگە زۆر گرنگە هەموو لایەنەکان ئاگادار بین جارێ ئەوەی فەڕەنسا دەبێت ئاگاداری ئەوە بین ینی وڵاتی فەڕەنساش ئەوە بزانێ ینی ئەمە مەسئلەیەکی باش نییە تۆ مەسەرەن کاتێک دەزانی بەم وێنەکاری کاتێریانە تۆ باسی مافی مرۆڤ دەکەی ئەم وێنەکاری کاتێریانەش هەستی خەڵک بریندار دەکە کاتێک هەستەکەی ملیارێک و نی و هەستی بریندار دەبێ فەڕەنساش بیر لەوە بکاتەوە حکمت لەم دووبارەکردنەوەی تۆ بینیت کللتوریواندا شتێک زۆر نۆرمال و سێشتە لەبەر ئەوەیە ئێمە بینین یعنی ئەمەش قسەیەکی ترە یعنی خۆ لە هەمان کاتدا بڵێ هۆلۆکۆست لە فەڕەنسا بڵێ هۆلۆکۆست درۆیە هیچوەکان
ئەوش عقوبەت دەدەن دەڵێن نابێ وا بڵێ چونکە هەستی ئەوان بریندار دەکەی کەواتە دەبێت فەڕەنسا بە یەک پێوەەر هەمووی بپێوێ وەکو خاتری جووەکان دەگرێت دەبێت خاتری مسلمانەکانیش بگرێت ئەو باسێکە منت ڕاکێشا بۆ شتێکی تر بەڵام گرنگیشە یعنی کە باسی مافی مرۆڤ دەکەی مافی مرۆڤ هەمووی وەکو یەکە یعنی فەڕەنسا جارێک و دوان و سیان و چوار ئەبێ بیر لەوە بکاتەوە بەڵێ خەڵک ئازادە چ دەکا بیکە بەڵام لە هەمان کاتدا دەڵێ وەکو من ڕێز لە جووەکان دەگرم و باسی هۆڵۆکۆست ناکەم بڵێم درۆیە با لە هەمان کاتیشدا وازدەم کاری کاتێرە بێنی یعنی جارێک نییە و دوو نیە و سێنیە بەڵام خۆ کاردانەوەکەش کاردانەوەیەکی هەڵەیە کاردانەوەکەش کاردانەوەیەکی هەڵەیە کابرایی بەناو مسلمان بێت مامۆستاکەی بکوژە ئەوش عقوبەکەی نیە عقوبەی ئەوە نییە دەبێت تۆ خۆپیشاندانێ بکەین ناڕزایەتێک دەربڕی بڵێ وەکو هۆڵۆکۆست بە یاسا قەدەغە کرا پێچەوانەکەی بە یاسایەکیش دەرچێ پیرۆزیە ئاینەکانمان هەروەکو لە هەرێمی کوردستاندا ئێستا کە قسە دەکرێت لەسەرەوەی کە پیرۆزیە نەتەوەیەکانمان پیرۆزیە کەلتوریەکانمان بێتە پاراستن جا مەبەستم ئەوە بوو یعنی زۆر گرنگە مسلمان بە شێوازێکی گشتگیر بیر بکاتەوە بە شێوازێکی گشتگیر خۆشەویستیت بۆ پێغەمبەر ئەوەیە کە نابێ ڕێپێدراو بێ قسەی پێ بێ قسە نابێ بە ئینسان بوترێ چ جای بە پێغەمبەر نابێ لەبێرەوەی یاسایەک هەبێ بەرامبەر بەو بێڕێزیانە بەڵام لە هەمان کاتیشدا جوانتر پابندبوون و دواکەوتنی ئێمە و شوێنکەوتنی ئێمە بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر ئەوەیە کە چی بکەین ئێمە پەیامەکەی پیادە بکەین وەکو ئەوەی کە خەڵکێک هاتوێتە لای پێغەمبەر درودی خوای لەسەر قسەی بە پێغەمبەر گوتووە خەڵکێک گوتوێتی دەیکوژم پێغەمبەر وتوێتی نە باش باسی کوشتن مەکە تۆ وەرە نصیحەتی ئەو بکە بە جوانی داوای قەرزەکەی کە نصیحەتی منیش بکە لە کاتی خۆی کەواتە پێغەمبەرێکی ژینگە دوست وەکو جەنابێتە ئاماژە پێدای کە چەند گرنگی دایە ژینگەهێک و مرۆڤ ژی بەشەکەت ناوە vê ژینگەهێدا ئەرێ نها ئەگەر پێغەمبەر گریمان زیندوو ببیت و ڕفتارên مسلمانی ببینیت کە لەعنەت و نەفرەت و گوێنا بدەتەوان کەسا ئەوێن کە وەکوی بیر نەکەت ئەرێ یە vê چەندێ ڕازیە وەکو کەسێکی ژینگە دوست و مرۆڤ دوست بێگومان چونکە پێغەمبەر فەرمووی لەیسە المسلم بالطعان ولا اللعان يعني پێغەمبەر فەرمی مسلمان باوەڕدار کەسێک نییە لعنەت لە خەڵکە چونکە لعنەت چییە دەرخستنی خەڵکە لە ڕەحمەتی خوددا خوددا دەفەرمی وەڕەحمەتی وەسیعت كل شيء ئێمە مافی ئەومان نییە خەڵک لە ڕەحمەتی خوددا بێ بەش بکەین بەڵێ مامۆستای بەڕێز دوو تشتێن دیتر کە پێکهاتێن ژینگەهێنە وەکو ئەوێن دیترمە ئاماژە پێدای ئەو ژی گیانەوەردۆستیە و ڕۆوەک دۆستیە هەبوونا ڕۆوەک و زیندەوەرت ناوا ژینگەهێدا ئەرێ چ ڕووبارێک ئانکوچە وەکو بژنێ ڕووبەرێک گرتیە ژیانە پێغەمبەریدا دوو فەرمودەمان هەیە بە کورتی هەردووکی ینی زوو ئاماژە بەوە دەکەن یعنی لە سەرەتاییەوە خوێندومانە دەخەلت ئیمڕەئەتونی نارە فی هڕەتین حەبەسەتە ئافرەتێک چۆ دۆزەخ یا سزای دۆزەخ دەبینێ لەبەرچی پشیلەیەکی لە شوێنێکدا حەبس کرد و مردارەوە ئەمە خۆی لە خۆیدا ینی چیە پێمان دەڵێ ینی وێڕای ڕەنگە کاری خراپی دیکەشی کردبێ چونکە ئەو فەرمودی قسەی چۆنە لە پرسیۆر وێرەوە ینی عقوبەکە گەلێک مەزنترە شوی کردیان دەڵێن ئەوە بڵێ ئەوە لەوێدا ینی چۆن ئەڵێ کتێبی دیکەی فەرمودە هەیە شەرحی دەکە دەڵێ سەبەبەکە هەر ئەوە نییە یەکێک لە شتەکان ئەوەیە شتی تریشی هەبووە جا لەبەر ئەوش مەسلەیەکی گرنگە یا بە مانایەکی تر ئەوەی تریش ڕاستە ینی کەسێک خوددا لێی خۆش بوو کاتێک تەماشای کرد سەگێک بە دەوری بیرێکدا دەخولێتەوە تینویەتی و ئێخۆ ناتوانێت بچێتە نێو بیرەکە ئەمیش هیچی پێ نەبوو بە پێڵاوەکەی خۆی ئاوی بۆ دەرکرد و هاتە دەرێ و دای پێڵە خوددا لێی خۆش بوو یعنی ئەمانە هەمووی پێمان دەڵێ هاندانە یعنی کوشتنی گیانلەبەرێک و حەبسکردنی و نان پێنەدانی و ئاو پێنەدانی بەرەو دۆزەخ دەبە لە هەمان کاتیشدا ڕزگارکردنی و یعنی دڤان هەردوو ڕوودانەدا پێغەمبەری سەڵاڵ سەر بن ڤایە ژینگەهێ بکەتە مانشێت بەڵێ ڕاستە ئەوە قسەیەکی جوانە لە ڕووی ئەمە چی بوو ئا باست کرد ڕەحمکردن سۆزی ئەو ڕەحمەتی ئەوە تا گیانلەبەرەکانیشی گرتەوە جا لەبەرەوە زۆر جا لە پێغەمبەریان پرسیوتوان یا ڕەسوڵڵا یعنی چۆن ئەمە یعنی ئەمە ئایا لەو فەرمودەیە ئایا یەکێک ئاوێ بە سەگێ بە حیوانێک بدا ئاوێکی باتێ یعنی ئەوەندە ئەجرەکەی پاداشتەکەی لای خۆی گەورەیە ئەو کات پێغەمبەر ئەو ناونیشانە گەورەی پێماندا کە فەرمووی فی کولی کەبیدین ڕەتیبەتین ئەجڕون یعنی بۆ هەر زیندوویەک بە کوردەکەی وا دێتەوە هەر زیندەوەرێک هەر زیندوویەک تۆ ئاوی بیتێ نانی بیتێ پاداشت هەیە ئێمە شتێکی زۆر گەورەیە شتێکی زۆر جوانە بۆیە فەرمووی ولا تعقیرن شاتن ولا بعيرا إلا لمأكلة يعني خلق شو بو الشر خلق شو بو الشر لا شر فرميوتي درخد ما برنوا لا تقتلوا امرأة يعني أو كسي لا شر وبجداري شرناك نابت ودستي بو بري
فەرموویەتی ولا تقطعوا شجرة درەخت مەبڕنەوە ئەو جا لەگەڵیشە فەرموویەتی ولا تعقرن شاة ولا بعيرا إلا لمأكل بە کوردی هیچ وشترێک هیچ مەڕێک بزنێک مەکوژن مەگەر بۆ خواردن بێ یعنی بزانە سوودی بێ وەلەوە پێغەمبەر فەرمووی یعنی هەر کەسێک چۆلەکەیەک چێشکەیەک چۆلەکەیەک بکوژێ بێ ئەوەی مەبەستی بێ سوودێکی لێوەربگرێ خدا ڕۆژی قیامەت محاسبەی دەکات ئەمە مەسەلەیەکی یعنی چەند خەڵک بە بچووکی وەرێگرێ بە ناوی ڕاو ئەچەند ڕاوەکەن و تۆ ئەگەر پێویستیت پێێتی یەک کەروێش بەسە وانە یەک کۆتر بۆ نمونە بەسە بەس کاتێک کە دێی ژمارەیەکی یەکجار زۆر لە نێو دەبێت ئەو بەڕاستی دەرەکەوێت کە خوددا ئەم شتانەی قبول نییە ئەمانە پەیامی پێغەمبەرن لە یادی لەدایکبوونیدا زۆر گرنگە کەسی باوەڕدار ئاوا تەماشای ئەم بابەتە بکە جا کوشتنی حیوان زۆر گوناهێکی گەورەیە تەعزیبدانی گوناهێکی زۆر گەورەیە ئەڵە چۆن تەعزیب خۆڵێ من ئەو جۆ درێژە ئەو ئەسپە ئەو هێسترە خۆ من عەزیەتم نەکوا لێم داوە ئەڵێ خبارێکی دووقاتن لێگرتو تۆ زانی سەمانی عومەری عەبدولعەزیز یعنی بەپێی تەمەنی هێسترەکان ئەبوایە بارەکان ئەوەندە چیلۆ بێ و ئەوەندە کۆڵێ وەزنی ئەبێ بارستایەکی ئەوەندە بێ نابێ بە کەیفی خۆی بارێکی قورسی لێ بدە ئەمانە هەمووی پێغەمبەر درودی خوای لەسەر ئەمانە قسەی کردووە ماندووکردنی حەبسکردنی هەموو ئەمانە جێگەی گرفت بەێ ئێکیش هەفڵاتیان هەرێمە کوردستانی وە بزانم شلای حەلەبچەی مامۆستاکە هەستایە بە خدانکردنا بەڕازی گیانەوەری بەڕاست کە ئەمنها بەحساوی چەندێکە پێغەمبەر وەکو بژنێ زیندەوەر دۆست بووە ئەرێ کارێک باشە یان جیڤێ گافکێک کە بینین زۆر ڕەخنە تێنە ئاراستەکردن کە مادەم بەڕازە و تشتێکی حرامە و نابی لە نزیک ببی ئەی باشە دوێ تەماشاکە ئێمە ئێستا چەند فەرمودەمان هەیە لەسەر باس بۆ ئەم کرێچێک سەگێک ئاوی بە سەگێکدا خدای پێغەمبەر دەفەرمێ خوددا لێ خۆش بوو وایە خۆی مە گۆشتی سەگ ناخۆین کەواتە چی بوو گیان لەبەرێک بوو گۆشتێکتە دگەل وانە کەواتە لە عینیش شاموجا لە بەرنامەی تریشا گوتومە خوددا دەفەرمێ گۆشتی بەراز مەخۆن بەڵام نەیگوتۆ بەراز بکوژن بەمانە ئان بەخێو نەکەن بۆ چونکە ئەو هەرچی پیسایی ئەو ناوچەیە گشتیت بۆ کۆکاتەوە یعنی چۆن دەڵێت تۆ لە جاتی ئەوەی کەسێک بێنی هەموو پیسایی ئەو منتیقێت بۆ کۆبکاتە ئەو هەمووی دەخوا ئەبینی کەواتە وەزیفەکەی خۆی لە ژینگەدا خوددا بۆ دروستی کردووە خوددا دروستی کردو وەزیفەیەکی هەیە تۆ بۆ ئەو وەزیفەیە بەکاری دێنی مەگەر ئێمە چەندین ئاژەڵی تر لەبەر دەستمانە سوودی لێوەردەگرین و گۆشتی هیچیان ناخۆین وایە نەگۆشتی هێسترەکە دەخۆین نەگۆشتی ماینەکە نەگۆشتی ئەسب نەگۆشتی جۆ درێژەکە و نەگۆشتی سەگەکە بەڵام هەموو خزمەتیشمان دەکەن بەرازی ژەکێک لەو حیواناتانە لەو ئەف شەیتانەکردنا وان تشتانە بوون مونە سەگ بیتن یان بەڕاز بیتن ئەل چ تشتێکی سەر هەلدا زۆر خراپە زۆر جار لە فلانە کەس دوو لە ڕووی بینەران قسەیەکی خراپەکەن ئەڵێ فلان شتەوە وەکو بەراز ئەخ بەرازەکە خوددا فەرمووی گۆشتی مەخۆن وانە بەڵام وەزیفەکەی لە ژینگەدا وەزیفەیەکی زۆر گرنگە بەراز نەمێنێ زۆر گرفتمان بە دروستە بێت بەڵام خۆ گەژمارەکەشی زیادی کرد بوو بەمای زیان گەیاندن ئەوە چارەسەرەکرێتەوە لەو حاڵەتەدا جا لەبەرەوە یا جاری وایڵە فلانە کەس وەکو سەگ درۆکە ئاخر بۆ کوا سەگ درۆکە ئەسەن سەگ زۆر ڕازگۆیە زۆر بەوەفایە کەواتە ئەم مستەڵەحاتانە زۆر جار هەیە ینی جوێن بە خەڵکە دەن بە ناوی ئاژەڵەکەەوە ئەمیش هەڵێ لە ڕاستیدا نابێ ئەوە ناوێن ئەوە ناوەکەیەتی ئەوە سیفەتی نییە تا جوێنی پێ بدەین ئەدە مسلمانی قەدیم حیسابی ئەوەیان کردووە خوێندومەتەوە لە کتێبە ئەڵێ تاجەدینی سوبکی پیاوێک بووە گوێی لە کوڕەکەی بۆ لەبەر دەرگا دانیشتووە وتێتی یا کەلب عەرەب بوونە وای وتووە ینی بە کوردی چییە بڕۆ ئەی سەگ وتێتی ئەو بۆ جۆن دەدەی وتێتی جۆن نادەم وتی ئەوە چی وتیەوە سەگە وتی نە لەحنەکەت ئاوازەکەت مەبەست ئەوە نەبوو بڵێ سەگە بڕۆ وتت ئەی سەگ ینی ئەوە جوێنت پێدا ینی دەکرێت وشەکە هەر ناوەکەی بێ تۆ بە جوێن بەکاری بێنی ینی مسلمانی ڕاستی مسلمانی ڕاستەقینە ینی ناوەکەشیان بەکار نهێناوە بۆ جوێندا جا لەبەرەوە خوددام هەموو زیندەوەری بۆ دروست کردوین ئەم هەموو ڕۆکەی بۆ دروست کردوین ئەم هەموو گیان لەبەرە هەمووی بۆ خزمەتی سەخەرە لەکم ما فی السەماوات وما فی الأرض هەرچی لە ئەرز و ئاسمانەکانی خوددا بۆ ئێمەی دروست کردووە ئەگەر تەماشای پەیاما پێغەمبەری بکەین سەڵاوەت خودی لەسەر بن کە قورئانە پیرۆز وەکو بێژنێ تێکستên سەرەکی نەتناوە پەیاما پێغەمبەریدا ئەگەر تەماشا بکەین ناوە قورئانیدا خودی تەعاڵا سێ جیها بەحسا کەلبی ئەنکو سەگی کریە وت هەر سێ جیهاژدا بە باشی قەلەمدا جارێک سروشتوی گوتیە یەک دوو جارەژی وەکو هاوڕێ وەکو شتێکی باش هاتیە قەلەمدان ئەرێ بۆچی مامۆستا دیسان یعنی جهێ پرسیارەیە بۆچی ئەم یعنی هەندە لێت تۆڕەینە لێت نەڕازینە منەوێتن کەسێک خو لێ نزیک کات کەسێک خدان کات کەسێک باشیت گەل بکات یان دایمە نمونەکە خراپە جیانەمەدا نمونەکان ئەگەر تەماشایکەی فقهیە یعنی لە قسەی مرۆڤ لەبەر ئەوەی زۆرینەی زۆری کورد ئێمە چین مسلمانین سونین شافعین
مەذهبەکە ئیمامی شافعی بەڕەحمەتی وای فەرمەوتوێتی لیکەکەی و تووکەکەی هەردووکی گڵاوە یعنی پیسە دەستی لێمەدەن لەبەرەوە هەمومان وا دەکەین بەڵام ئەگە بچیتە لای یەکێک مەذهبی ئەبوو حەنیفە بێ بۆ نمونە هەر موسڵمانیش و هەر سونیە ئەبوو حەنیفە چ دەڵێ لیکەکەی پاک نییە بەڵام تووکەکەی مشکلی چیە؟ ئەگەر وشک بیت وشک بێ هیچ کێشەی نییە دەچیتە لای مالک کە هەر سونیە ئیمامی مالک ئەڵێ لیکەکەی و تووکەکەی هیچ مشکلی نییە کەواتە چی بوو قسەکان قسەی مەذاهب بوو کەواتە ئەم ملزەمین وەکو مسلمان بڤی کللتوری هەنی ئەنجا لێرە باسی تاقیم دێ ئێستاکە لەم سەردەمەدا ئەمە وەکۆڵە ینی ئێستا تۆ بڵێ ئەمە قسەیە بۆ سەر گوتراوە بۆ پشیلێ نەوتراوە بەڵام تۆ پشیلەیەکی نەخۆش بێنی کە هیچ بە حسابی ئێمە گڵاو نییە پشیلەکە بەڵام خۆ پشیلەیە گەر نەخۆشی هەبێ و نەخۆشی گرتی بێ و ئێمە توش تووشەکە کەواتە ئەمڕۆ مادەم ڤێتێرنێری هەیە مادەم ئەمڕۆ توبی بەیتەری هەیە ینی خەڵک لە دوای پۆلی 12 5 ساڵ ڤێتێرنێری دەخوێنی ئەوان پێمان دەڵێن ئەمانە پاک دەکرێنەوە تاقیم دەکرێنەوە خاوێن دەکرێنەوە هیچ گرفتێک لەگەڵا نابێ کەواتە ئەم وەکو دیڤلانک و ئەنکو ئەتباعین محەممەدی سەڵاف سەر بن کە کەسێکی زیندەوەردوست بوو ئەم ژیت ئەڤڕووداتکارین ببینە بوون و منە زیندەوەردوست ینی پشیکێکی خدانکەین ماڵدا یان سەگێکی خدانکەین و چاوی خوبکەینێ بەڵێ بەڵام چی ئازادیەکە لەبەر چاونەکە ئێمە زۆر گرفتێکمان هەیە ینی خەڵک ئەمە تعمیم دەکە من سەفەری ئەمریکاشم هەبووە لە کاتێ وەزیری ژینگە بووم چوومەتە ماڵی هەندێکیان سەگەکان لەبەر دەرگا بووە وتم ئەوە چۆنە وتی ئێمە سەگ ناهێنین ناو ماڵەکەی خۆمان یعنی ئەبێ ئەو کەلتورە ئاگادار بین ئەم باسە لە ڕووی ئاینیەوە مەسەلەیەکی فقیە بەڵێ جا ئەگەر یەکێک ئەڵێ من سەگ بەخێو ناکەم شیلە بەخێو ناکەم ئازادە زۆری لێ ناکەی ئەوەش کە بەخێوی دەکات لە ماڵەوە حەزی لێ و ئارەزووی لێیە نابێ ئەویش زۆر لە خەڵک بڵێ خەڵکی هەمووتان وەرن سەگ بەخێوکەن لە نایکە ئێمە مشکلەکەمان لێرێ مشکلەکەمان لەوێ هەموو شتێک حەڵال و حرام دەکەین وەزدە حەڵال و حرامەکە بێنە ئەوە ئیشی ئێمە نییە ئەبێ ئێمە باسەوە بکەین ئازادی ئینسان لە کوێدایە لەبەرەوە ینی هەر کەسێک ئەو کارە دەکا بەپێ ئەو ڕێنماییە ئاینیە گشتێکە بەپێ ڕێنماییە پزیشکیە ڤێتێرنێرێکە کاری خۆیەتی و دەیکە ئێمە حەقمان نیە بەسەریەوە ئەویش حەقی نیە نە من بە بڵێم بۆ سەگ لە ماڵی ئێوەیە نە ئەویش بڵێ ئەو تۆ بۆ بەخێوی ناکەی ئێمە گرفتەکەمان ئەوەیە ئەچینە ژیانی خەڵکەوە ئەچینە وردەکاری ژیانی یەکترەوە ئەوە خراپ دەماوە سەمبیژین پێغەمبەر سەڵاف سەر بن کەسێکی ژینگە دوست بوو حەز ژینگێت کرد و ژینگە بێتە پاڕستن ئێکیش ئاخفتنین پێغەمبەری کەفتە پێشچاوێت من بێژیتن من قطع سدرة صوبه الله رأسه في النار أري أف عقوبة هند دجوار برامبر تو تايكي تاري بشكيني أبد شد جهيني تن بوشي فرمويت وردا كاريكا ليريا مثلا بوني فرمو شجرة هر درختي عقوبك جورية سزاك جورية قلت ما شاي كي بو هر درختك بيالي والله جورية بس فرموي سدرة معناه شيء معناه جوريك لدرخته ك لصحراء لصحراء ولا چۆڵەوانی و بیابانی وشک دا سیدرا هەیە ئەو کاتا یەکێک دێت هیچی دەست ناکەوە جگە لە سێبەری ئەو درەختە لە ژێریادا دەنیشێ کە تۆ ئەوەی لێ دەبڕیتەوە یعنی ئەیخەیتە بەر هەتا و ئەیخەیتە بەر ئاگر کە ئەنەه ئەڵێ ئەو فڵانە کەسە چۆر خستە بەر ئاگر خوا دەخاتە بەر ئاگر ئەباسەکە لەوێ دەستێتت خوشماوە سێبەرس کەواتە ئەم بچین بەحساوی چەندی بکەین کە ئەم چ بکەین بۆ پیادەکردنا کللتورێ ژینگە دۆستیە وەک چاوە پێغەمبەر سەڵاف سەر بن گرنگی دا ژینگێ ئەم ژی چاوە بکەینە کللتورێک و ڕەفتارێکی ڕۆژانەی ژیانێ باشە بەرنامەکە ئێمە شەوانی پێنجشەم لەسەر هەینیە بەڵێ شەوانی پێنجشەم لەسەر هەینی کە ئەم بەرنامەی ئێمەش دابەزێ هاوکاتە لەگەڵ شتێکی ترا کە شەوی هەینی پێدەڵێن لە کوردەواری تەماشای فەیسبووکی خەڵکە هەموو چی دەنووسن شەوی صلى الله عليه وسلم ئەڵێن بەڕێزان ئەم شەوی هەینیە سەڵەوات لە بیر مەکەن هەتا ئێرە خراپە باشە زۆر باشە بەڕێزان سەڵەوات لە بیر مەکەن یعنی ئەوەندە لە چین ئەوەندە پێغەمبەریان لە بیرە ئەڵێن سەڵەوات لە بیر مەکەن 12 سەعات ناخایانی ئەو سەڵەواتە بەیانیەکەی خەڵک دەچێ بۆ سەفر وایە سەعات هەشتی شەو هەشتی ئێوارە ئەڵێ بەڕێزان سەڵەوات لە بیر نەکەن لە دیداری محەممەد درودی خوای لەسەر هەشتی بەیانی سواری سیارا بن و ئەچن بۆ سەفرە ئەچن بۆ دەرەوە یەکەم شت خواردنێکی زۆریان لێناوە هەموو لە ڕێگا عەفوەن لەوێ بەشی زۆری بەجێ دێڵن و هەم ئیسراف و هەم ژینگە پیسی سەڵەواتەکەیان تێبگەشتایە سەڵەوات لە محەممەد درودی خوای لەسەر تێبگەشتنایە ئەیانگوت چی ئەیانگوت ئەو پێغەمبەرەی کە سەڵەوات لە دیداری دەدەین فەرموویەتی طعام الواحد يكفي الاثنين وطعام الاثنين يكفي الأربعة ئەو پێغەمبەرە فەرموویەتی خواردنیە بۆ یەک کەسی دروستکەی بەشی دوانەکە ئەوەی بۆ دوو یەکەی بەشی چوارەکە کەواتە ئەو ماڵاگەر 6 کەسن بە خواردنی 3 کەس دروستکەن ئەوە سەڵەواتە لە بەیانیە بیریان کەوێتەوە ئەو جار لە سەڵەوات پڕۆمانە پەیوەندیە بەڵێ ئەو کات کە لە ڕێگا ئۆتۆمبیلەکەی دەڕوات و
بەو شێوازە لەسەر چەند دەڕوا پەیامەکەی پێغەمبەر دەفەرمێ وەلا تولقوا بئیدیکم إلى التهلوکە بنزینی خراپی تێکردووە ئاگداری تایەکانی نییە چوپەکانی و تایەکانی تەواو نییە دەتەقێ لە ڕێگا ئەم خێزانە مەگەر هەموو هەی نییەک چەند کەس وەرەگەڕێ ئەوە چییە؟ ڕێگاوبانیش باشە هەندێجار ئەوە چییە؟ ئەوە ئاگداری تایەکانی خۆی نییە ئەو ماڵ و مناڵە ئەمانەتن چۆن ئەیخێتە نێو ئۆتۆمبیلەکەتەوە کەوا تایەکەی چێک نەکردو بزانی تاوایانە ئەوە محەممەد داوات لێ دەکا کەوا خەڵک نەکوژی ئەوە سەڵاواتەکەی شەو ئەویش ئیشەکەی ڕۆژی ئەو جا لە ڕێگا دەڕوا دەبێتە چۆن دەڵێ دەگاتە ئەو شوێنە لەو شوێنەدا خەڵک ئیزعاج دەکایاننا ئەو پێغەمبەرەیە کە فەرمووی مازالە جوبریل یوصینی بالجاری حتى ظننت أنه سيورثه ئەڵێ ئەم جوبریلە سەلامی خوای لەسەر ئەوەنە پێی گوتم ئاگداری دراوسێ بە ئەوەنە پێی گوتم ئاگداری جیران بە خەریک بووە بڵم جیران لە بەشە میراتیشا شەریکمانە بێ لەوێ جیرانت هەیە جیرانی سەفرە ئیزعاجیانەکەی بە تێڕوانینت بە چاوت بە خواردنت بە دووکەڵت بە دەنگی ئۆتۆمبیلت بە دەنگی گۆرانیت چیان لێ دەکەی ئەمە هەمووی پێچەوانەی ئەو پێغەمبەرەیە کە سەعات هەشتی شەو سەڵاواتت لە دیداریدا ئەو جا لەوێ جارێکی دیکە ئەو خواردنەوە گوتم فرە دەدەی ئەمە پێچەوانی ئەو پێغەمبەرەیە کە پەیامەکەی گوتی وەلا توسریفو ئەو جا لەوێ ئاگر دەکەیتەوە درەخت دەسووتێنی ئەو پێغەمبەرەیە کە گوتی ئەوەی کە درەخت عەزیەت بدا ڕۆژی قیامەت سزای هەیە ئەو جا لەوێت تۆ ئەو گیان لەبەرانە هەموو دەکەی بەژێرەوە دەیان سووتێنی ئەوە جارێکی تۆ پێچەوانی پەیامی پێغەمبەر کە ڕەحمەتەن للعالەمینە ئەو جا لەو سەرەوە کە دەگەڕێیتەوە جارێکی تر ئەو هەموو پاشماوەی لە دوای خۆت بەجێ دێڵی اینجا لە ڕێگا تووشی قەڵەباڵغی دەبی ئەکەویتە نێو قەڵەباڵغی هەتا دێیتەوە هەر جوێنە دەی بەڕاستە جوێنە دێت و بە سایقی چەپی جوێنە دەی ئەو پێغەمبەرش فەرمی موسڵمان چۆن دەڵێ جۆندان بە موسڵمان جۆرێکە لە گونا موسڵمان نابێت جۆن بە یەکتر بدە ئێخوا مەشکە دەرچوونە سیباب المسلمی فسوق کەواتە ئەم ڕێگایە تۆ دێیتەوە هەتا دێیتە ماڵەوەمە هەر جوێن دەدەی ئەمە تووڕە بۆ لە خەڵک جوێن بەویتر دەدا دادەبەزن لە یەک دەدەن ئەمە سەفرەکەیە ئەمە شەو سەڵەواتی داوە بە ڕۆژیش ئەمە حاڵی سەفرەکەیەتی ممکنە بۆ مستەئەف هەموو دروشمێن جوان ئەوێن نها جەنابێتەژی ئامۆژە پێداین ڕۆژێکش ڕوژان مسلمان بکاری بکەتە کردار وەڵاهی ئەبێ وابێ ئەبێ ئەو ئومێدەمان هەبێ جا خوددا کە فەرمووی ئەزانی یعنی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر دووری خوای لەسەرمانەی چییە یعنی ئێمە دەبێت لە ژیانمانە وادا بنین پێغەمبەر زیندووە لێرەیە ئەوە بیرکەرەوە بە خەڵکەڵێم ئەو شەوی هەی نییە سەڵاواتت لە دیداری پێغەمبەردا بەیانی کە چووی بۆ سەفرا یا بەیانی کە دەرچووی لە ماڵ یا چووی بۆ دەوام چووی بۆ هەر شوێنە بێنە بەر چاوی خۆت وادا بنێ چکە خوددا فەرمووی وما كان الله ليعذبهم وأنت فيهم فەرمووی خوددا سزای ئەو ئومەتت نادا چونکە تۆ لە ناویانی ئێ باشە خوددا جیاوازی ناکە ها پێغەمبەر وەفاتی کردووە کەواتە پێغەمبەر تۆڵی لەناو ئەو ئومەتەی پێشوو بوو لەبەرەوە سزایان وەرنەگرت ئەی ئێمە گوناحمان چیە لە ناو تریشماوە لە ناومانە پێغەمبەر چۆن لە ناومانە بەکردەوەکانی یعنی خوددا فەرمووی ئەبێ پێغەمبەر لە ناوتان بێ هەم ڕۆژەوا بیرکەوە بڵێ ئێستاوا من لە ماڵ دەرچم وادا بنێ پێغەمبەر و عائیشەی خێزانی دەچن بۆ سەفرە ئەڵێ خواردنیان ئەوەندە دروست دەکرد وەک ئێمە دەڵێ وەڵای ممکن نییە بێ پێغەمبەر لە ڕێگا پێغەمبەر وشتری نەبوو ئێستا پێغەمبەر بێتە ئەم زمانە چی دەبێ حتمما سیارەی دەبێ وایە دەڵێ پێغەمبەر لە سواربوونی وشترە ئاوا تەسەڕوفی کردووە کە صفاتی دیۆ بیشتم ڕێوە چوونەوەی نایە سەریع و بەڵێ ئەڵێ ئێستا پێغەمبەر ئەم ئۆتۆمبیلی منی بەدەستەوە بێت چۆن لێ دەخڕێ وانە دەچێتە سەر خەڵک دەشکێنێ بەسەر خەڵکە تەکەبور دەکا بەسەر خەڵکدا خواردن لە ڕێگا فرێدەدا جوێن دەدا بەسەر خەڵکە ئەگزۆزەکەی دووکەڵ دەکا حکومت ئاگای لێ بێ ئاگای لێ نەبێ پێغەمبەر ڕازی ئەبوو سیارەکەی دووکەڵ بکات و ژینگە پیسکە بۆ نمونە ئەبێ هەوا بیرکەیتەوە ئەمە مانای وما كان الله ليعذبهم وأنت فيهم پێغەمبەر لە نێومانە بەچی بە ڕەفتارەکانی جا لەبەرەوە فەرمووی درەختێ بشێنن کارێکی باش بکەن ژینگە بپارێزن هەرچی بکەن إلا كان له به صدقة ئێمە چەند محتاجی ئەوەین کەمانە هەمووی پاداشتەوە هەمووی ئەرکە إن الله جميل يحب الجمال پێغەمبەر فەرمووی خوددا جوانە جوانی خۆش دەوێ یانی چی بەمانە جوانی خۆش دەوێ خوددا جوانە جوانی خۆش دەوێ جوانی یانی چی یانی سبەی لافیتە لێ دەری ئەم لافیتەیەش دەبێ وادا بنەی پێغەمبەر لەم کوردستانەیە درودی خوای لەسەر وەختێ لافیتە بە فلێکس و بە نایلۆن لێ دەدەی دوای فڕێ دەدەی لەژێر خاکدا ناتوێتەوە شی نابێتەوە ژینگەت پیس کردووە ئەی چی بکەم ئەڵێ پێغەمبەر لێرە بواە لافیتەشی بنووسیای لەسەر پەڕۆ دەینوسی لەسەر قوماش دەینوسی چونکە لەسەر کارتۆنێک دەینوسی لەسەر کاغەزێک یا لەسەر قوماشێک دەینوسی بۆ چونکە دوای کە دەمانخستە ژێر خاکەوە شی دەبووە دەمانخستە ژێر خاکەوە شی دەبووە بەڵام ئەم فلێکسە شی نابێتەوە کەواتە تۆ
کاتێکە دروشمێک بۆ پێغەمبەر دەنووسی لەسەر نایلۆنێک لەسەر فلێکسێک تۆ زیان دگەیاندۆ وەک هەمان دەبنەوە مامۆستا ئەف هەندە ناوی خودی و پێغەمبەر سەروان فلێکسانات هێتە نویسین دواتر کەویتە بن دەست و پێ ئەڤژی دیسان ئەمە گوناحەکەواتە دەڵێن سێ کردەوە هەیە هەڵواسینەکەی ئین الله جەمیل یحب الجەمال خدا جوانە جوانی خۆش دەوێت چۆن هەڵی دەواسی لافیتەکان بەسەر یەکەوە ئەو لە شوێنی ناشین ئەو بەسەر ئەویترا ئەو بەسەر ئەویترا ئەو لە هەموو ئەمە چی ئەمە شوێنی هەڵواسینەکەی غەڵەت بوو دوای چێ کۆی دەکاتەوە جوان نییە ناوی خدا و پێغەمبەرت داناوە وانە چی لەکەی ڕۆژێ دێ دوو دێ سێ دێ ڕەبیع الئەوەل دێ و ڕەبیعی دووەمیش دێ هەر ماوە هەتا و لێی داوە ناوەکە سڕاوەتەوە ناشرین بووە ڕەشەبان نیوەی دڕاندووە خاوەنەکەی نایە بە جوانی و بە مکەڕەمی بە جوانی بە احترام هەڵی گرێتەوە لەقەل بۆ ساڵێکی دیکە کەواتە ئەم مەسەلەیەکی گرنگە یعنی پێغەمبەر درودی خۆی لەسەر پشتی داوە بەدار نێکچ پێڵێن درەختێکی دار خوڕما خوتبەی داوە وتاری داوە دوای کە مینبەریان بۆ دروست کردووە هەستی کردووە کە سۆزی ئەم دارخورمایە بۆ ئەو هەیە هاتۆ باوەشی پیا کردووە یعنی زیندووە مانای زیندووە ئێمە ئەگەر چاو لە پێغەمبەر دەکەین دەبێت پەیامەکەی پیادە بکەین ئەگەر نەیکەین دروشمەکانمان ڕاست نییە دەستێتت خۆش مامۆستای بەڕێز ساخ و سەلامەت بێ ئینشاءالله هەرێ ساغ بی بەڵێ بینەرێن بەڕێز ڤی ئاوای دەینە دومایاوی خەلەکێ و زۆر سپاس بۆ هەوێن بەڕێژی کە هینجی بەشدار بوون دگەلمە ئەت بینەریەدا هیڤیاما وەم هەموو بکارین دروشمێنمە هەمی ببنە کردار ئەگەر هەمیژی نەبن شلانی زۆری بە ئەم دروشمێن خۆ بکەینە کردار ناوا ژیانە خودا ساخ و سەلامەت بن حتا خەلەکە گەدی بگەینە فێک خدای مەزن هەمیان بپارێزی